کۆبوونەوەی داهاتووی یەکێتی و پارتی پۆستی پارێزگاری کەرکووک یەکلایی دەکاتەوە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی زانیاری نوێ ئاشکرا دەکات. ئەمڕۆ چوارشەممە پۆڵا تاڵەبانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان زانیاری لابارەی کۆبوونەوەی داهاتووی پارتی و یەکێتی بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک و یەکلایکردنەوەی حکوومەتی خۆجێیی لەو پارێزگایە ئاشکرا کرد. پۆڵا تاڵەبانی لە میانی کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کۆبوونەوەکان بەردەوامن بە مەبەستی یەکلایکردنەوەی پۆستەکانی پارێزگاری کەرکووک دەبێت ئەم فایلە بە زووترین کات کۆتایی پێپێنرێت و حکوومەتی خۆجێی و پارێزگارێکی نوێ دیاری بکرێت تا حکوومەت بتوانێت خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیانی خۆی بکات. بە تایبەت کە پارێزگاری ئێستا وەک پێویست نەیتوانیوە خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیانی شارەکە بکات. ئاماژەی بەوەشکر یەکێتی نیشتمانی کوردستان دەرگای بەڕووی هەموو لایەنەکاندا کراوەیە، بەڵام زیاتر سەرنجمان لەسەر ناوماڵی کوردخۆیەتی و بە تایبەت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا. بۆ ئەم مەبەستەش لێک نزیکبوونەوەی گرنگەیە لە نێوانماندا و بەم نزیکانەش کۆبوونەوەیەکی تایبەت لەسەر پرسی کەرکووک لە نێوان یەکێتی و پارتیدا بەڕێوە دەچێت. پۆڵا تاڵەبانی ڕاشیگەیان یەکێتی پۆستی پارێزگاری کەرکووک بە مافی خۆی دەزانێت وەک براوەی یەکەمی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای شارەکە، چونکە زۆرترین کورسیمان بەدەستێناوە. بۆیە پێویستە پارێزگار لە پشکی یەکێتی بێت، بەڵام بە تێگەشتن لەگەڵ لایەنەکانی دیکەدا. سەبارەت بە دۆسیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پۆڵا تاڵەبانی وتی ئەو بابەتە پەیوەندی بە بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە هەیە، دوای ئەوەی سەرۆکی هەرێم وادەیەکی نوێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردن دیاری دەکات. کەرکووک یەکێکە لەو ناوچانەی کا کێشەی لەسەرا لە نێوان هەولێر و بەغدا و سەر بە مادەی 140 دەستورە. لە مادەی 140 هاتووە پێویستە ئەو سیاسەتە دیموگرافیایی کە ڕژێمی سەدام حوسێن لەو ناوچە جێناکۆکانە بە سوودی عەرەب لەسەر حسابی کورد بەڕێوەی دەبرد لا ببرێت، پاشان پێش هەنگاوی کۆتایی سەرژمێری دانیشتوان بکرێت کە بریتە لە ئەنجامدانی ڕێفراندۆمێک و ئەو کات دانیشتوانی ناوچەکە دیاری دەکەن کە ئایا دەیانەوێت بچنە سەر هەرێمی کوردستان یان لەژێر ئیدارەی بەغدا و حکوومەتی ناوەندا بمێننەوە. بڕیار بوو قۆناغەکانی جێبەجێکردنی ئەو مادەیە تا کۆتایی ساڵی 2007 تەواو بکرێت، بەڵام کێشە ئەمنی و سیاسیەکانی نێوان بەغدا و هەرێم ڕێگر بوون لە جێبەجێکردنەکەی.